ئامادەی پیشەسازی وەستارەجە لە ساڵانی بیدایەتی هەشتایەکانەوە لە ئامادەی پیشەسازی هەولێر دەست بەکار بوو وەکو بەشێک لە بەشەکانی میکانیک و کارەبا و کانزاکان. پاشان لە ساڵی 1985-86 قوتابخانەیەکی سربەخۆ ماوەرگرت تەنها ئامادەی پیشەسازی وەستارەجە بوو بەشی ئۆتۆمبیل. دواتر لە ساڵانی 2007-2008 دەستمان کرد بەکردنەوەی بەشی دووەم بەشی ساردکەرەوە. ئێستا ئامادەیەکەمان دوو بەشە، بەشی ئۆتۆمبیل و بەشی ساردکەرەوە. ساڵانە قوتابیەکی زۆر ڕوومان تێدەکا و پسپۆریەکان لە بەشی ئۆتۆمبیل و لە بەشی ساردکەرەوە توانیمانە ئەو مامۆستایانە هە لە ناو خۆمانەوە بەشی ساردکەرەوەش بەڕێوە ببین. زۆر باشە قوتابیەکانمان لە پەیمانگا و لە کۆلێجیش وەردەگیرێن. ئیمساڵ زۆر باشتر بوو لە پار لەبەر ئەوەی ئەمە هەستمان کرد بەوەی کە قوتابیەکانمان بە نمرەیەکی بەرز سەرکەوتوو بوون و قوتابیەکی پۆلی یەکیش سەردانیان کردین. ئێستاش بە بەردەوامین لە خوێندن. لە ساڵانی کە قوتابخانەکەمان لە هەشتایەکانەوە دامەزرا دوایە ئەمە سربەخۆ بووین لە 85 بەڕێوەبەرمان هەبوو مامۆستا ئیبراهیم ناو بوو، دواتر مامۆستا مۆفەق بوو، ئەو مامۆستا بەڕێوەبەرانەی پێشە من دەست بەکار بوون و خانەنشین بوون یان گواسترانەوە. ئێستا من بەخۆم بەڕێوەبەری ئامادەی پیشەسازی وەستارەجە بم و کۆی گشتی فەرمانبەرانمان 67 فەرمانبەر و مامۆستاینە کە 21مان فەرمانبەرن، 46 مامۆستاشمان هەیە، بەشی مەسەلەن نەظەری و عەمەلیمان هەیە، تیۆری و کارکردن. وەرشەکانمان ئەمە پێویستیمان زۆر حەزمان لێیە وەرشەکانمان زیاتر گرنگی پێ بدەین لە ئامێری تەکنۆلۆژیای نوێ، لەبەر ئەوەی ئەمە بەشی ئۆتۆمبیل ساڵانە پێشکەوتوی پێوە دیارە هەستیش دەکەین. ئەمە بەڕاستی پێویستیمان بە ئامێری باشتر هەیە تاوەکو زیاتر قوتابیەکانمان شارەزا بن. هەرچەندە قوتابیەکانمان دادەمەزرێن لە کۆمپانیایەکان وەکو مەسەلەن PVI، وەکو کۆمپانیای سەردار، کۆمپانیای جیهان، ئەوانە بەڕاستی زۆر کۆمپانیای تر کە قوتابیەکانمان وەردەگرن چونکە شارەزاییەکیان هەیە لە ئۆتۆمبیل و بەشی ساردکەرەوەش هەر پێویست بە کۆمپانیان ناکەن چونکە خۆیان لە بازار ئیش دەکەن، خۆیان دەتوانن ئەو تااقەتیان هەیە بتوانن خۆیان ئامێرەکانی ساردکەرەوە بکەنەوە و چاچی بکەن و زۆر سەرکەوتوو دەبن و حەز دەکەین و حەزیشمان لێ زیاتر گرنگی زیاتری پێ بدرێت لەبەر ئەوەی بەڕاستی قوتابیەکانمان ئەمە تاوەکو ئەهلی کار بازار پڕکەنەوە پێویستیمان بە بێگانە نەبیتن. من بەڕاستی لە قوتابیەکان زۆر ڕازیمە لەبەر ئەوەی ئەوانە بە خولیای خۆیانەوە بە حەزی خۆیانەوە دێنە ئامادەیەکەمان کە نزیکەی ئێستا حالیان 201 قوتابیمان هەیە کە لە هەر سێ بەشەکە پۆلی 10 و 11 و 12 لە بەشی ئۆتۆمبیل و بەشی ساردکەرەوە دەوام دەکەن و زۆریش حەزیان لێیە بە خولیای خۆیانەوە هاتوونە لەبەر ئەوەی بە خۆیان حەزیان لەو بەشانە هەبووە و قوتابی خۆی ئارەزومەندە چ بەشێک هەڵدەبژێریت چ بەشێک حەزی لێیە لەوێ وەردەگیرێ دەوامی پێ دەکەین و دەوام دەکەن و دەتوانین ئێستا ئەو ساڵە مەسەلەن توانیمانە لە هەندێک قوتابخانە ئامێرەکانی ساردکەرەوە سبلتیان عاتڵ بووە لە ڕێگای پەروەردەی ناوەندەوە ئێمە چووینە خۆمان مامۆستایەکانمان لەگەڵ قوتابیان کە پۆلی 12 دەچن وەکو کارکردن یان وەکو زیاتر ئاشنابوون بە عەمەلی تیۆری چوینە چاکمان کردیتەوە وەکو سەلاجە بێ ساردکەرەوە بێ یانش ئامێری سفێنکەرەوە بی تەبرید و تەکیف. بەشی کارکردن لە وەرشەکان وەرشەیەکی گەورەمان هەیە ئۆتۆمبیل زۆر پێویستی بەوەیە تۆزێک
دەستکاری بکرێت چا بکرێتەوە لەلایەن مەسەلەن کارەبایاتی تەواو نییە و لە سەقفەکەشەوە ئاو دێتە خوارێ پێویست بەوەیە ئەمە چا بکەن لەبەرەوەی ئەمە ئەو ئۆتۆمبیلانە دێنە ژوورەوە یانیش قوتابیەکان کە لە ژوورەوە دەخینن زستان ناتوانین ئەنجام بدەن خوێندن لە ناوی لەبەر ئەوەی ئاو دێتە خوارێ داواکارین ئەگەر لێژنەیەک لە بیناسازی سەردانمان بکەن و لەبەر ئەوەی پێویستیمان بەوەیە بە زووترین کات چا بکرێت لەلایەن ئامێرەکانیشەوە پێویست بەوەیە مەسەن ئێستا ئەلکترۆنیاتی مەسەرەن عقلی فەحسکردنی عقل و هەندێک ئامێرەکان پێویستیان بەوەیە لە پێویستمان پێیەتی لەبەر ئەوەی ئەمە ئەگەر ژنە کۆمپانیاکان ئێمە ڕەزامەند وەربگیرێ مامۆستایەکانمان لە کۆمپانیاکان دەوام بکەن تا سوود لەوان وەربگرین ئەوان مەسەرن پسپۆریان تێدایە دەوراتی دەروەی وڵاتیان کردیە شارەزاییان زیاترە لە سیاراتی ئۆتۆمبیلەکانی پێشکەوتوو ئەگەر مامۆستایەکانمان ڕەزامەند وەربگیرێ لە کۆمپانیاکان هەر لەوێ مەسەلەن لەگەڵ قوتابیەکان دەوام بکەن هەم بۆ چاکردنەوە هەم بۆ بەرزکردنەوەی ئاستی قوتابی پێویستیمان بەوەیە زیاتر ئەمە قوتابیەکان و مامۆستایەکانمان بنێرینە کۆمپانیایەکان زیاتر ئەو کۆمپانیانە کە ڕۆژانە سیاریان لە ناو دەچێتە ژوور چا دەکرێت و دێتە دەرەوە بۆ ئێمەش دەبێتە دەرسێک بۆ ئێمەش دەبێتە وانەیەک تاوەکو ئەمە ساڵانی تر پێویستیمان بۆ کۆمپانیانە نەبی خۆمان هەڵبستێنینەوە و فێربین زیاتر